بەهاتەوە چەند ساڵ گوڵی هیوای ئێمە پێپەس بوو تاک و پار هەر خوێنی لاوەکان بوو گوڵی ئاڵی نەوبەهار ئەو ڕەنگە سوورە بوو کە لە ئاسۆی بڵندی کورد مژدەی بەیانی بۆ گەلی دوور و نزیکە برد نەورۆز بوو ئاگرێکی وەهای خستە جەرگەوە لاوەن بە ئەشقە چون بەبەرە و پیری مەرگەوە ئەوە ڕۆژ هەڵات لە بەندەنی بەرزی وڵاتەوە خوێنی شەهیدە ڕەنگی شەفەق شەوقەداتەوە تا ئێستا ڕووی نەداوە لە تاریخی میلەتە قەڵغانی گولە سینگی کچان بێنێ لە هەڵمەتە پێی ناوێ بۆ شەهیدی وەتەن شیوەن و گرین نامرن ئەوانە وا لە دڵی میلەتا دەژین خۆشەویستان ئەمنیش بە نۆبەی خۆم جوانترین و ڕازاوەترین پیرۆزبایی خۆم بە بۆنەی جەژنی نەورۆزەوە ئاراستەی هەموو ئێوە خۆشەویستان دەکەم هیوادارم ئەو ساڵیش وەک ساڵانی داهاتوو جێژن و نەورۆزێکی خۆش بەڕێوە بەرن و ئەو ساڵ ببێتە ساڵی وەدیهاتنی ئاواتکان و ئامانجەکانی ئێمەی گەلی کورد زۆر زۆر سپاس نەورۆز جەژنیشت پیرۆز بێ باو دەنگی خۆش باو شێرە خۆش دەست پێکردکەکی جەماڵتی گەلێک خێر بێ نەورۆزەتەش پیرۆز بە گەلێک سپاس نەورۆز لە ئێوەش پیرۆز بێ و هیوادارم هەمیشە لە خۆشی و شادی و بەختەوەری دابن و هەمیشە ئاوا دڵخۆش و کەیف خۆش بن و هەموو ڕۆژانمان لە ڕاستیدا نەورۆز بێ نەک هەر ڕۆژی نەورۆز تایبەتی نەورۆز بێ هەموو ڕۆژانمان هیوادارین گەلی کورد بگاتە ئەو ڕۆژەی کە هەموو ڕۆژێکی نەورۆز و خۆشی بێ کاکی وریامد میکروفۆن هەگرتە دەستی خۆی کاک جەمال فکر کە ئەزیامان هەست ڕانکی بێژەما لێ شلێ خانم تا پێش تا گوتە تا نەگوتە کاک جەمال پشتی ئەو گوتنی تا بە دەمخۆشی کچی دەمگەر دەمگەرمی بەهبە چاچایك تا نەگوت دەبێت دوو جار بەهبەهی بۆ بڵێ چونکە بەڕاستی خوێندنەوەی شعرەکانی خۆش و خۆش زۆر جوان و خوێندنەوەی کاک جەماڵیش زۆر زۆر جوانتر و ڕێکتر و بە هەست و بەڕاستی عاتفە و سۆز و خۆش یعنی تەسبێژیش لێ خانم گەلی باش نەبوو باش لە ڕاستیدا ئەوە هونەری پیرەمێردە کە بەڕاستی ئەو شیعری توانیوە بێڵێتەوە هونەرمەندی گەورەش مامۆستا حەسەن زیرەک بەڕاستی بە شێوەیەک ئەو هۆنراوی کردوتە گۆرانی کە ئەو سرودە ئەو گۆرانی هەتا نەمرد ماوەتەوە و پیرەمێرد بەڕاستی کارێکی کردو هونەرێکی نواندووە کە نەورۆز بەوە بناسرێتەوە ڕاستی ئەلە بینەر هێزدار بینەوەن دەبینن ئەم پرانیە ئەوە بەڕێوەبەری تیشتیوی بەتایبەت دەبێت بەشی نەوەندا نۆچە لە خزمەت بەدەنە و بنا هەموو جارە مەحەزە کرد خۆشی بە هاورا بە ئەم خۆشی و نەخۆشی لە خزمەت گەلێ خادانە مەحەزە کرد نەورۆز بێ جارەی بەوی ئاوایی بە کاکی وریا کاتشکی بێژێ کات چما خۆ بێدەن کڕی والله ئەو کاک جەماڵ نو هاتیە گەرەکە کێکی جەماڵ باخفێ حەقیبیە من گەلێک خافتە وڵا تەنیا من بەڕاستی ئەوەم هەیە هیوادارم دیسانیش دەڵم ئەو جەژنە ببێتە جەژنی سەرکەوتن هەروەکی لە مێژوودا لە ڕابردوودا دیتومانە لەو جەژنەدا بووە لەو ڕۆژەدا بوو کە لەواخەدا مێژووی نەورۆز باز لەوە دەکات کە دەڵێ یەکەم ڕۆژی سەرکەوتنی مادەکان بەسەر ئاشووردا کرا بە نەورۆز و کرا بە خۆشی و هەندێکیش لەو باوەڕەدان کە دەڵێن کاتێکە کاوەی ئاسنگەر بەسەر زوحاکدا سەرکەوت ئەوە ئەو ڕۆژە بوو بە ڕۆژی نەورۆز و هەندێکیش باوەڕیان وایە کە نەورۆز لە نوێبوونەوەی سروشت ڕاهاتووە بەڵام ئێمە چن بە نوێبوونەوەی سروشتی دانین و نوێ بکەینەوە دەسەڵات لە ناو دەسەڵاتی زاڵ بەسەر ئێراندا چ نۆ ببێتەوە ئەوە هەر بۆ ئێمە جەژنە چ ئەوەی کە وەک کاوەی ئاسنگەر بەسەر زوحاکدا سەرکەوین بۆ ئێمە هەر جەژنە و چ ئەوەی کە وەک مات بەسەر ئاشووردا سەرکەوت ئێمەش بەو شێوە بەسەر کۆماری ئیسلامیدا سەرکەوین بۆ ئێمە هەر جەژنە شلێ خانم تەهاژ هەیە ئەو برادەرە کاک جەمال بەتەما بەرنامەمە بکە سیاسی دزانی دەچا ناو دیرۆکێدا دەچا باسی کاوا دەکا شار و پرسکری کواوەنە نەورۆزە کاکی جەمال ئیرۆ ئەمە قسەی خوا بێژن ئەمە پێ بکەن کاک مێران بەڕاستی نەورۆزی کورد هەمیشە هەوێنی سیاسی بووە ئەرێ ئەم ئیرۆ ناکنە سیاسی ئەمە ئیرۆ پرانی جەژن وەسانە شلێ خانم قسەی خۆش ئەمە بێژن بلا جەژنانە و نەورۆز بە و بە نەورۆزی هەرە پێش لە بینەوە مەدەست بەڵام سەرکەوتن پێم وایە خۆشترین قسەیە
أري أو خو جاش بويدر باش أجر موافق بن أمر بزن كشيلانو كي سمير شيكنا وام بموسيقى خابت وبينش خادم ما هي باش مزيد تربها رقصة كانوا بخلك رقصة زور باش منش حظك هم هالبط بيشتريش جملة دنگ ولا جورانه كان ينبوي هردو هنا مشيلان وسمير وراستي بيوست دست خوشيان بيبلم و أو جيجي شانازية كبوشي ويا بزاراوي كردي بتايبتي كردي كرمانجي بوشي ويا دينا أخوتن رزق خوشوستين بوين هي الليرة وصلايوشان لذا كمو دست خوشان لذا كم جافر مو ببيك دست كا جمال كاميران من بيجا وكا بروين خدمتي جوراني بيجا خوشويست كان أو بلام كاك سمير بخوي كردنية كاك سمير بخوي كلدانية بلام براسي لا زوربي كردكاني باكور جوانتر كردي قساكات البته با من یەکشتی دیکە لەو قسەی زەناب زیاد بکەم بەڕاستی ئەوە گومان لەوەدانە زۆر یەک لە ئەو کەسانی کە کورد نەبوون تەنانەت لە ڕیزی تێکۆشەراندا زۆر جار گیانیان بەخت کردو بۆ ڕزگاری کوردستان وەزانیوانەکە میلەتێکەیە بە نێوی گەلی کورد کە زوڵمی لێ دەکرێت بۆیە بۆ خۆی نەیتوانیوەکە ئەوەی قبول بکەوە ڕووی لە تێکۆشان کردو بە دژی ئەو ڕژیمانەی کە بەسەر کوردستاندا زاڵن و خەڵکی کوردی شەمیشە کاک جەمال کاک میهران شلێ خانم بەڕاستی ڕێزیان گرتووە لە ئەو کەمایەتێنەتەوەیەکان کە لەناو کوردستاندا ژیاون بۆ نمونە کەلدانیەکان ئاسووریەکان ئیزەدیەکان کە بەرحاڵ کوردی ڕەسەنن یارسانەکانی خۆمان کوردی ڕەسەنن بەڵام ئەو کەمایەتێنەتەوەیانە کە بوونە کە بۆ نمونە جوولەکەکان بەڕاستی لە کوردستانە یەکجار زۆر ڕێزیان لەگیراوە لە ناوچە ئێمە لە کامێران لە جوولەکەکان لە مەسیحیەکان زۆر ڕێزیان گرتووە هەمیشە ئیسەی هەرماون دیسان هەر خەڵک بەڕاستی بە شێوەیەکی زۆر باش و بێ هیچ هەڵاواردنێک بەڕاستی هەڵسوکەوتیان لەگەڵ ئەمەرم بزانن کە شیلان خانم و کەکی سەمیر بێ جاوی چمارە هەنا و سترانی خواست بژێم یە داویە پێشکەشی بینەرە بکەن کەرام بکەن Dilane, que Mêhran, Rava Dilane, Newroz Hero. Ayşe 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 Ayşe